ئەم ژینگەی کە لە پشتی منەوەیە دروستکراوی خوای گەورەیە، ژینگەیە کە تا بڵێ جوان تا بڵێ پاک، سروشتێکی زۆر جوان. بەڵام ئەم سروشت و ئەم ژینگەیە زۆر جار مرۆڤەکان دەبنە هۆی گۆڕانکاری بەسەریدا و دەبنە هۆی تێکدانی و دەبنە هۆی شێواندنی. ئەم ژینگەیەشی کە دەیبینن ئەمەیان دروستکراوی دەستی مرۆڤە. مرۆڤ ئەگەر بێت و ژینگە بەم شێوەی ئێستا پیس بکات، ڕەنگە تا چەند ساڵێکی تر لە هەرێمی کوردستان کارەساتی گەورەی ژینگەی ڕوو بدات. ئەم ژینگەی کە ئێستا ئێمە لێ وەستاوین، یعنی پڕێتی لە پاشەڕۆ، ئەوانەی کە سەیرانەکەن، ئەوانەی کە بارەوە کارێک بێت لە سەیران دەگەڕێنەوە یاخۆت خەڵکی دیکەش کە دێن پاشەڕۆکانی لەم شوێنانە فرێ دەدەن لە نێو ژینگە، دواتر دوای ماوەیەک ئەمانە بەنێ ئەو ژینگەدا بڵاو دەبنەوە. بڵاوبوونەوەی ئەم پاشەڕۆیانە دەبێتە هۆی ئەوەی کە ژینگەی دارستانەکان، ژینگە سروشتیەکان لە دەشت و لە دەر پیس بێەوە بێتە هۆی مایی ناشرینکردنی ژینگە و لە ناوچوونی ژینگە. اینجا لەگەڵەوەشدا یعنی پاشەڕۆی شوشە، ئێستا بنمونە ئەم شوشانەی کە لە نێو ئەم ژینگانەدا فرێ دەدرێن، بە تایبەتی لە وەرزی هاوینە ئەگەر تیشکی خۆر لێیان بدا بەرەبەرە دەبنە هۆی ئاگرکەوتنەوە لەو شوێنانە. ینی ساڵانە ئاگرێکی زۆر لە ناوچە دارستانەکان دەبێتەوە بەهۆی پاشەڕۆ و فرێدانی ئەم جۆرە لە شوشانە کە مەترسی ئەجگار زۆریان لەسەر ژینگە هەیە و چەندین دووەم لە دارستان و پاون دەسووتێ بەهۆی کەم تەرخەمی مرۆڤێکەوە. ینی ئەو کەسانی کە سەیرانەکەن بە تایبەتی دێنە ئەم شوێنانە ئەگەر بێت و نایلۆنێک لەگەڵ خۆیانە بێنن و پاشەڕۆکان کۆ بکەنەوە، دواتر کە دەگەڕێنەوە لە شار لە شوێنێکە لە نێو تەنەکەی خۆڵدا جێبهێڵن، ئەم سروشتەی کە ئێستا بینیتان وا پیس بوو ئەمە نابینن. یعنی تا چاوبڕەکە ئەم دارستانانە دوای 30 ساڵ بۆ 40 ساڵ اینجا بەم شێویان لێ هاتووە، بەڵام بەهۆی ئیهمالی و کەم تەرخەمیەکەوە دەبێتە هۆی لە ناوچوونیان. ساڵانە ڕێژەیەکی زۆر دارستان لە هەرێمی کوردستان کردەگرێەوە دەسووتێ. ئێمە لەم ڕیپۆرتاژەدا هەوڵە دەین کە لایەنەپێنیدارەکان بدوێنین بزانین چ سزایەک بۆ ئەو کەس و ئەو لایەن و ئەو هاوڵاتیانە هەیە کە دەبنە مای پیسبوونی ژینگە و لە ناوچوونی ئەو ژینگە و ئەو کارە ساتانەی کە ساڵانە بەسەر ژینگەی هەرێمی کوردستانە دێت لەگەڵمانە بن. ڕاستیەکەی خۆی خەمی ژینگە و پاراستنی ژینگە بکرێتە خەمێکی گشتگیر، چ وەک تاک و وەکو دامەزراوە باشتر و قوڵتر و زیاتر لە خەمیا بنەوە بە پرسیارانە ئێمە خزمەتی بکەین و بیپارێزین، چونکە ئەو ژینگە ئەو ماڵەیە کە هەمومان تایە ئەژین، بە تایبەتی سروشتی کوردستان. یعنی ئەوە بۆ سروشتە جوانە تاوانێکی گەورەیە کە بە هەر هۆکارێک بێت کە دەستدرێژی بێتە سەر. ئێمە وەکو بەشی ئاراستەکردن کە بەشێکی ئامانجمان و بڵاوکردنەوەی هوشیاریە لە ناو تاکەکانی هێزەکانی ناوخۆ بۆی باشتر ئەرکەکانیان ئەنجامدان و بەهێز بن لەو بوارەیانە لە هەر بابەتێکە کە ئەوان تایبەتمەند بن ئێمە تەقویان کەین بەهێزیان کەین بۆی ئیشەکانیان بە خەمخۆرانەتر و بەرپرسیارانەتر ئەنجامدەن. بۆ ئەم هەر بوارێک کە دەستنیشانەکەین تامان خەڵکی تریش هەیە کە کاری لەسەرەکە بە تایبەتی ژینگە ڕێکخراوەکانی کە لە خەمی ژینگان پاراستنی ژینگە کۆنتاکتەکەین لەگەڵ ئەوانە و خۆتەزانی هەم میدیاش ئەبێ هاوکار بێ لەم بوارە، چونکە وەکوتم ئەمە ڕەهەندێکی نیشتیمانی هەیە ژینگەوە. ئێمە لە ڕێی خولو سیمینارەکانمانەوە ڕۆژانە کارەکەین لە هۆشارکردنی هاوڵاتیان بۆی ڕووداوە نەخۆزراوەکان کەم بکەینەوە و هەر کاتێ ڕووداوە نەخۆزراوەکان کەمی کرد و تاکید ژینگەیەکی تەندروست و سەلامەتمانە بێت. لە پێناڵەکە ڕوونم کردەوە کە ژینگە لە چی پێک دێ، ژینگە تەنها لە دار و درەخت و ئاژەڵ و ئەمانە پێک نایە، بەڵکو کۆمەڵێک پۆڵوشن کۆمەڵێک پیسکەرمانەیە کە ژینگە پیس دەکەن. یەکێک لەوانە لایتینە، ڕووناکیە. ئێمە وا بکەین لە ڕێی ڕووناکی دەستکردەوە، ڕووناکی طبیعیەوە، ڕووناکی کاملۆری، نەک لە ڕێی لایتین و کارەبایی کە ئەمان دیسانەوە بە کارەبا کارەکەن و تەسیرانە بێت لەسەر پیسکردنی ژینگە. بە هەمان شێوە کاری بەڕێبەرایەتیمان وەکو لە پانەڵەکەی ئاماژەم پێ ئەتوانن هاوڵاتیان بە تایبەت تاکەکانی پۆلیس لە زووترین کاتە پەیوەندیکەن بە ڕێبەرایەتیمان ڕوونم کردەوە کە کارەکانی بە ڕێبەرایەتیمان لە چی پێک دێ و کێ تواناوە سوودمەند بن لەو ئەرکانی کە ئێمە سروشتی تیا دەستکردشتەیە زۆر ینی ئێمە زۆر پرۆژە هەیە جێبەجێ دەکرێت دارەکانە بڕنەوانەیە دارەکانە سووتێنن ئەوانەش هەیە تیاتی، ینی لەو بابەتەش هەیە، بەڵامی زیاد کراوە بەرەمبەرەن و ئەگەر بێت و کەسی بکار دیار بێت کراوەتە محکەمە و دۆسییان هەیە و شتیان هەیە. ئەوە لەلایەکترەوە. لەلایەکی تریشەوە سروشتیەکان، ئەو کارەساتی سروشتیە، ینی تۆ هەورە برسکە لە شوێنێکیاوەکو وتمان یان بۆ نمونە لافایە لە شوێنی ویستە بێت ناتوانانی و زۆر چیشێ دەستکردی خۆمانە، دەستکردەکەی خۆمان بۆ نمونە ڕێڕێوی دروستەکرێت بۆ شوێنێک وەکو چەمچەماڵکە ڕوویە، ینی ئەوەش هۆکارێکە
ئەوە بۆ حکوومەت هەمووی هاتە سەر خەت و خەڵکیش دەرەی زۆر لەکەوت ڕێڕەیەک دروست ئەبێ لە داهاتووی ئەو ڕێگەیەکەوە دروست ئەکرێت ئەو شوێنێک کە دروست دەکرێت بزانین ئایا ئەمە سەرچاوی ئاوەکەی پێایەتە خوارەوە شوێی لافاوەیان نا یعنی ئەمانە بەڕاستینی حکوومەتە زیاتری ئێمە نییە تاوە قسەی تیا بکەین. عادة هەڕووداوە کە ڕوویە چەند هۆکارێکی هەیە ئەکرێ هەندێک لە هۆکارەکان ئەنقەز بێ وەکرێ هەندێکی بەکەم تەرخەمی بێ بەگشتی هۆکارەکە لەم دوو هۆکارە تێ ناپەڕێ لەبەرەوەی ئێمە کارەکەین لە هۆشارکردنی تاوەکانی کۆمەڵگا هەر کات تاوەکان هۆشیار بوون ئەو کاتە خۆیان نابن هۆکاری دروستبوون ڕووداوە نەخوازراوەکان و هەر کاتێکیش ڕووداوێکیان بینی ڕوویە بە زووی ئەتوانن چارەسەری بکەن و هاوکارە بن لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانیە تەکید کەم تەرخەمی ڕووداوە مرۆیەکان زیاترن لەبەرەوەی بەشێکیان پەیوەندی بە کەم تەرخەمی هاوڵاتیانەوە هەیە کابێت هۆی دروستبوونی ئاگرەکە چاودێریێکی باشی کێڵگە پەلەوەریەکان بکرێ کێڵگە کشت و کاڵیەکان بکرێەوەی کە ئێستا میدیای ڕژێنێ لەسەر ئەوەی هینی قڕکەر و ئەوانە زۆر بەکارهێنرێ هەشتێکی وەڕاوکردن سووتاندن ئەمانە هەمووی ئەمانە مەترسینکە ڕوبەڕووی ژینگەی کوردستانە بێت. ئێستا دەچینە سەر بڕگەی کۆتایی پانێلەکەمان کە بریتە لە بەخشینی ڕێزێنان بۆ بەڕێزانی ماندوو بوون لەسەر خستنی ئەم کارەدا. زیاتر خەڵک هۆشیار کرێتەوە ئەمە سروشتێکی جوانی بۆ هەموو وڵاتە بۆ من نییە ئایا من کەسێکی متەدەین بم یا ملحید بم هەر بۆ هەردووکمانە یعنی جا نەکراوەتەوە بۆ هەموومانە هەموو مرۆڤێکە هەناسە بە لەو شوێنە ئاژری وایە نا کەواتە ئەمە بۆ گشتیە و هەر شتێکیش گشت پێ بن و تۆ بێ ڕێزی لێ بگریت و هەر شتێکیش گشتی بێ بەڕاستی یعنی ئینسان بەاحترامیەوە بگرێت بۆ تۆ هەز نەکەی بە مەسئولیت من هەز نەکەم بۆ مەسئولیتە بتڵێ ئاو فڕێ بینە سەر شوێنێک و یا شوشەیەک فڕێ بینە سەر دوایەوە کەوا دانیشتن ئاویتیان خۆن و فڕێدن یا خۆڵ خەشاکی خۆی کۆنەکاتەوە لە سەفرە و لە شوێنە گشتەکان بیکەرە سیارەکەتەوە بێنە بیکەتەنەی خۆڵتەوە یعنی ناتوانێت خۆڵ ئەو کە خواردوتە بیکەیتە علاگەی کۆ بێنیتەوە ماڵەوە لەوێ بکەیتە تەنە خۆڵ ئەو کاتە ڕێساکردن جەماعەتی باکەرەوەکان دەتوانیت یعنی ناتوانیت چەندین شوێنمان بینیوە ئەوە بەجێمێنێت. بەڕێوەبەرایەتی و بجێی تایبەتی خۆی هەیە بەشەکەی ئێمەش مەسەلەن لەو بواری خۆیان بجێکی ئەوەی هەیە بەس ئێمە ئیشمان ئەوەیە کە هانی بەڕێوەبەرایەتیەکان بینەوە وشیاری بڵاوکەینەوە لەنایەن تر وشیاری یاسایی بێ وشیاری بێ لەسەر مافی مرۆڤ لەگەڵ تەعاملکردن پۆلیس لەگەڵ ڕۆژنامە نووسانە هەر بابەتێک کە تۆ تەماسی لەگەڵ کۆمەڵگا هەیە و تۆ هێزێکت هەیە کە بتوانێت چۆن شیاوانە و شایستانە تەعامل بکە و ئەرکەکەی بەجێبێنێ ئەمە لەو بوارایی شەکەین ڕاستەکەی ئیتر هەر کێشێکی ژەبێ ئەتوانین ئێمە لەگەڵ مدیرەکانە بەڕێوەبەرەکانە قسە بکەین و بیگەینە وەزارەتی ناوخۆ راپۆرت بین کە ئەم کێشە هەیە ئەم گرفتە هەیە لە زمانی ئەرکی فڵانە بەڕێوەبەرایەتیە. قۆناغەکانی ئاگر چەند قۆناغێکە عادە لە قۆناغی سەرەتایە هاوڵاتێکی ئاسایی بە مەرجێک خوڵ ڕاهێنانی وەرگرت بێ و ئامێری گونجاوی لێبێ ئەتوانێت کارکە بۆ کوژانەوەی ئاگرەکە هەر کاتێک ئەم خولی وەرنەگرت بێ یاخود ئامێری گونجاوی لێ وەرنەگرت ڕاستەخۆ پێویستە پەیوەندیکە بەرگری شارستانیەوە بۆی ئەوان تەداخڵکەن و بێ ئەوەی خۆی دەستکاری بە تەنها سەلامەتی جانی خۆی و دەرچوونی لەو حاڵەتە باشترین کارەکەیکە ڕاستەخۆ پەیوەندیکە بەرگری شارستانیەوە گریمانەگەرم ئامێران کەلوپەلانش بوونی هەبێ ڕاستەخۆ پەیوەندیکە بەرگری شارستانیەوە ئەگەر تا گەشتنی تیمەکان کۆنتڕۆڵ بوو باشە کۆنتڕۆڵ نەبوو ئەوان هاوکارە بن و ئاگرەکە تەشە ناکات لەبەرەوە لە قۆناغی سەرەتایە زۆر بە سادەی بەسانەیە ئەتوانی کارکەین بۆ کوژانەوەی ئاگرەکە ئێمە لە خولەکانمانە باسی یەکەین چەند هۆکارێکمان هەیە چەند جۆرێکی ئاگرمان هەیە بە پیکۆدی NFA تەصنیفی کردووە پێنج جۆری ئاگرمان هەیە هەرێکیان پێویستە بە جۆرێکی دیاریکرا ماڵە بکەم مامەڵەکەین لەگەڵیانە تەنها لە جۆری یەکەمی ئاگرە پێویستە ئەو بەکار بێ لە جۆرەکانی ترە پێویستە ئامێری گونجاو بەکار بێ لەبەرەوە ڕێنمایی هاوڵاتیانەکەین کە بەردەوام لە هەر کوێک خول و سیمینارمان هەبوو بەشدار بن بۆی کە هۆشیاریان هەبێت و توان زیاد زەرور زیانی ڕووداوەکان کەم بکەینەوە. کە باسم کرد ئەو شوشەیە لە کاتێک تشکی خۆر لێ ئەدا گەرمە بێ ئەبێ وەکو زەڕەبینی لێکا وەک زەڕەبین ئەمە یەک بوتڵەکان کە لەژێر خاکە وردەوە دەوردەوە چەندین ساڵەمێنەوە نافۆتێ بوتڵە هەر زەهرا بە خاکەکە ئەوەش یعنی بوتڵی ئاوی سادەی ئاسایی هەرچەند من بۆ خۆم دژی ئاخواردنەوەم لە بوتڵان بە هەموو شێوەیەک هەر لە بوتڵەکە شەڕێ خۆمەوە وەکو لایەنێکی سەحی بەڵام ئەمە تۆ لەگەڵ ئەوشتاکەی خۆیتەوە خۆت زەرێکی گورە ئەنجا فڕێدەی بۆ ئەرزەکەش حەقە دەمانە حەقەتە لەبەرەوە ئێمە پێویستمان بە سەحەیەکی ڕۆحی هەیە لەگەڵ بێ ئەو لەگەڵ گەشت و گوزار و لەگەڵ پاراستنی شوێنە پیرۆزەکانی خۆم. چالاکیێکی ئینسان بچوو بێ گەورە بێ تەسیراتی لەسەر ژینگە هەیە ئەبێ ئەمە زۆر بە حەزەر وریاییەوە تەعاملی لەگەڵا بکرێ و یاساکان
بە جوانی ڕێ خراپێتن و جێبەجێ بکرێن بەرامبەر مەسەلەن لە کەس قوبوڵ نەکرێت کە هەر کەسێکە لە پێناو هەر شتێکایەکە مەترسی لەسەر ژینگە دروستەکە کارگەیە هەر کەسێک کە هاوڵاتیەکی ئاساییە لە هەموو ئاستەکانە یاسا سەروەر بێت و لە پێچنەوە